گفتوگۆی زیاتر سەبارەت بەو ڕووداوەی کە دوێنێ لە لوبنان ڕوویدا و کاردانەوەی زۆری لێکەوتەوە، کاردانەوە ناوخۆییەکان و دەرەکیەکان، هەرچەندە تاوکو ئێستا ئیسرائیل بە فەرمی لە ئاستۆی نەگرتووە کە ئەو بۆتە هۆکاری تەقینەوەی و ئامێرانە، بەڵام چەند راپۆرتێکی ناوخۆی لوبنان و دەرەکیش ئاماژە بۆ دەکەن کە ئیسرائیل ئەو کاری ئەنجام داوەوە. حەزبوڵاش دەڵێت کە وەڵامیان دەبێت و ئیسرائیل پێویستە چاوەڕوانی وەڵام بن. من لەسەرم بابەتە لە بەیروتەوە میوانێکم لەگەڵ دەبێت. بەڕێزیان ئەمین ناسر نووسەر و توێژەری سیاسیە. کاکەمینم کاتت باش، سپاس کە میوانی زومیت. ئەگەر پێمان بڵێیت گرنگترین بەکارهێنانەکانی ئەو ئامێرەی کە دوێنێ تەقیەوە کە بە پەیجەر ناسراوە چین و بۆچی تاوەکو ئێستا حەزبوڵڵا و کاربەدەستانی حەزبوڵڵام ئامێرە بەکاردێنن؟ سڵاو لە ئێوە لە ئەم چاوپێکەوتنەوە بۆ بینەرانی بەڕێزیش. سوودی ئەم ئامێرە زۆر سوودێکی هەیە و بەکارهێنانیشی ڕەنگە لە ناو ماڵەوە بەکار بێت، لە ناو نەخۆشخانەکانە بەکار بێت، لە کاتی کوتوپڕا بەکار بێت، یاخود لە لای بەگری شارستانی بەکار بێت. لە زۆر بوارە لە هەندێک لایانی ئەمنیەوە کە ئەم ئامێرە دەبینین لە ساڵانی نەوەتەکانە. یەکەم جار کە کاتێککە من بەندکراو بووم لە هۆبەی پێنجی هەواڵگیری سەربازی، بەڵام دواتر نەما هەندێک بۆ دوورکەوتنەوە لە دواکەوتن بۆ بەکاردەهێنرا، یاخود بۆ جوێگرتن و ئەمانە بەکاردێنە. بەڵام دواتر میلیشەکان و گروپە چەکدارەکان و حیزبوڵڵا بۆ پاراستنی خۆی لە ئامانجگرتن و لە دواکەوتنی ئەندامەکانی بەکارهێنا و بۆیە زۆرترین بەرپرسەکان بەکارهێنا. ئەم ئەمێرە لە ڕێی جەڕەسێکی ئاگادارکردنەوەیشی بچووکەوە نامەکان دەگات، بەڵام پێویستە لە هەموو هاکردنێک دوور بکەوێتەوە، بۆیە هیچ کەسێک پێی نەوت بە مێشکی هیچ کەسێکدا نەهات کەم ئامێرە ببێتەوە هۆکاری ئەوەی کە بێتە تینتیشی تەقینەوە یاخود بۆمبێکی شێنراوە کە بێتە هۆی ژەڵەدەزانی خەڵک. ئەمە دزە پێکردنێکی زۆر گەورەیە، چونکە ئەم پرسیارە بۆتە هۆی ئەوەی کە بۆتە هۆکارێک بۆ ژەڵەدەزانی خەڵک و بێتاوان. کاکەمین هیچ شتێک ئاشکرا بۆ کەم ئامێرە لە ناوخۆی لوبناندا دەستکاری کراوە یاخود لە دەرەوە کاتێککە بۆیان هاتووە کەرتی دەدروستی ژن و منداڵ خەڵک زیانیان بەرکەوت. بۆیە ئەم ئامێرە بوو بە بۆیەکی چێنرا و هەندێکی دیکە دەڵێن ئەو کۆمپانیایی کە دروستی کردووە و گێڕانەوەی دووەمی شوەیە کە دەڵێت ئەو بەشەی کە پێش ساڵێک حیزبوڵڵا هێناوێتی بەبارێکی دیکە هاتووە، بۆیە حیزبوڵڵا لێپێچینەوە لەما کات و حەسەن نەسڕوڵڵا سبەینێ قسە لەسەر ئەماکە و دەبێتە قسە یەکلاکەرەوە لەم بابەتە. هەروەها گۆڕینی ئەم ئامێرە ئەم ئەو بارە کە بەقەت چرخێکی جگەرەداگرسان دەبێت بۆتە ئامێریشی تەقینەوە و مردنی خەڵک. بۆیە لە هەمان کاتا تەقیوەتەوە لە هەمان کات دقیقەیە زۆرترین ژمارە لەسەر خاشی لوبنانی کردە قوربانی بۆ هۆی ئەوەی کە زیاتر لە 3000 کەس بریندار بێت کە ژن و مناڵی تیابوو، گەورە بچوو بوو، ئەندامانی حیزبوڵڵا تیابوو، ئەندامانی غێر حیزبوڵڵا تیابوو. باشە ئەوان لە شارەکانە بوون، لە گەڕۆک و کۆڵانەکاندا بوون. کاکەمین ئەو ئامێرانی کە تەقیونەتەوە ئەو ئامێرانە بوون کە لە چەند مانگی ڕابردوودا بەدەستی چەکدارانی حەزبوڵڵا گەشتون، یاخود ئەو ئامێرانی کە کۆنیش پێیان بوو هەر تەقیونەتەوە ئەم کێشەیان بۆ دروست بووە؟ ئەم ئامێرە پێش ساڵە گەشتووە، ئەمە ئامێرەشی تازەیە.
وهي من جسد وبيئة حزب الله تحدثت كبدس حزب الله بو بكارينا وبو بفتقو كذا يعني استلمت جهازا من هذه الأجهزة لكنني لم من دانيكم لما أنا ورقر بلام لقل خو ما هلم نقرت هەندێک جار پیاوان لە ناو پاکەتێکدا کە وەکو ئێرپۆرت بەکار دێنێ بەڵام من هەندێک جار بینیمان کە تەقیوەتەوە ئەم جیازە ئەم ئامێرە لە ماڵەکاندا تەقیوەتەوە بۆیە نەبووەتە هۆی برینداربوونی هەرکەس بەڵام ئەوەی کە تەقیوەتەوە 5,000 ئامێر بوو بەڵام 3,000 تەقیوەتەوە ساڵە پێش ئێستا ئامێرانە گەشتووەتە ئێرە و لێکۆڵینەوە لە پێشینەوە لە سەبارەت بە ڕووداوەکە دەگرێت کە بۆتە هۆی ژیان لەدەستدانی چەند کەسێک و برینداربوونی چەند کەسێک. باشە پێشتر حاڵەتی هاوشێوە لە مێژوور و بەڕووبوونەوەی نێوان حزب الله و ئیسرائیلدا هەبووە؟ چاو لەدەستدانە بوونەوە هەندێکیان لەم لاولاوە بریندار بوون بۆیە بۆ لەسەر تاسەری جیهاندا ڕووداوی ئەوە تۆمار نەکراوە کە بەم دزە پێکردن و بەم قەبارەیەوە لە هەمان کاتە ئەوەی کە دوێنێ ئێوارە لە لوبنان ڕوویدا ڕووی نەداوە بۆیە ڕاستپاردەیەک لە ئەنجومەنی ئاساییشە تۆمار کراوە داوا کراوە کە ئیدانۆ سەر کۆنێ ئەم ڕووداوە بکرێت و هەندێک و دەوڵەتیش لەسەر خەتن بۆ ئەوەی کە ئیدانۆ کاک ئەمین دوێنێ کە بەدەستێکی حزب الله گوتی ئەوەی کە دوێنێ ڕوویدا پێشێلکاریەکی ئاشکرای ئەمنی بووە ئەم دزە پێکردنە و ئەم ڕووداوەی کە دوێنێ ڕوویدا دەبێتە هۆی ئەوەی کە حزب الله ڕابکێشرێتە ناو جەنگێکی ئاشکرا و ڕوبەڕوو لەگەڵ ئیسرائیل؟ بەرچەکرداری ئەم تاوانکاریە ئایا حزب الله لە باشووری لوبنان هەندێک شوێنیان سوتاوە و بۆردومان کراون و ئێستاش داگیر کراون و ئیسرائیل لە باشووری لوبنان 7 گوند و ناوچەی داگیر کردووە. حزب الله مافی خۆیەتی بەرپەرچی باتەوە و زۆر گەلانی وڵات پشتیوانیە و بەرپەرسانەوەی دەکەن هەندێک وڵات و گەلانی گیانیش بەڵام حزب الله بەرپەرچی دەداتەوە و گوتوێتی لە بەیاننامەیەکە کە ئەمە بەرپەرسانەوەکەی قورس دەبێت و وتەکانی حەسەن نەسڕڵڵاش کە بینێ بڕیارە بەیانی قسە بکات چۆنچۆنی بەرپەرزانەوە و وردەکارەکان بازەکە لە بەروی حزب الله لەسەر زاری حەسەن نەسڕڵڵا چەند جارێک ئەمەی دووبار کردوتەوە کە ئەمە ئامانجگرتنی خەڵکی مەدەنی ئەمە خەتی سوورە بەڵام حزب الله دەیتوانی خەڵکی مەدەنی خەڵکی مەدەنی بە ئاماژ برێ لە ناو ئۆردوگا جوێنشینەکانە بەڵام نەیکردووە و هەندێک دەستگای هەواڵگری چەند جار بۆردومان کردو بەڵام خەڵکی مەدەنی نەکردوتە ئامانج بە پێچەوانەوەیەوە کە ئیسرائیل چەند جارێک ژن و منداڵ و خەڵک و ڕۆژنامەنووسان و ئەمانە دەکاتە ئەمانج بۆیە بەرپەرزانەوەکەی ئەم جارەی حزب الله زۆر قورس و بە کوشندە دەبێت. باشە کاک ئەمین دوێنێ هەر لەو ڕووداوەدا باڵیۆزی ئێران لە لوبنان لە بەیروتەویش بە سوکی بریندار بووە گەر پێمان بڵێ ئێران دەکەوێتە کوێی ئەم معادلەیەوە دەتوانین بڵێن کە لە ماوەکانی ڕابردووش بڕیار بوو ئێران کاردانەوەیکی هەبێت بەرامبەر بەو هێرشەی ئیسرائیل کە یاخود هەوڵێک بوو و بۆ تیرۆرکردنی ئیسماعیل هەنیە و توانیان ئیسماعیل هەنیە لە ناوخۆی ئێراندا تیرۆر بکەن بڕیار بوو کە ئێران کاردانەوەیکی هەبێ بەرامبەر بەم کارە نێودەوڵەتیەکان و هەروەها لە کونسڵگەری ئێران لە دیمەشق هەروەها چەند میوانێکی ناو تارانی لە تاران کردە ئاماژ کە ئیسماعیل هەنیە بوو بۆیە ڕەنگە دانوستانەکان بتوانن کە قەناعەت بە ئێران بکەن ئەم ڕەتدانەوەیەکە بۆیە کە لایەن مۆساد ئیسرائیلیەوە ئەم ئەمێرانە تیەنتی ڕێژکراون بۆیە لەو باوەڕدام قۆناغی داهاتوو ڕەنگە بەرەی فراوانی ئەم جەنگە و لەگەڵ ئیسرائیلە و هەروە لە عێراقی شاکر ڕۆژی دوێنێت قسە کراوە لەگەڵ بزوتنەوەی نوجەبا کە وتویانە
أن الرد على الاعتداء بەرپەشدانەوەی دوژمنکارانەی ئیسرائیل لە باشووری لوبنان دەبێت گورزی کورچک بڕ بێت هەتا کەتیبە چەکدارەکانی عێراقیش لەو باوەڕدان کە لە قۆناغیدا هاتوودا یەکانی گیری گۆڕەپانەکانی جەنگ لە نای کەتیبە چەکدارەکانەوە وارووا لە سووریاش لە حیزبوڵاش بە هەمان شێوە ئەم بەرانە یەک دەگرن. پێشبینیەکان بۆ دۆخی ئەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆنە؟ کارەکە هەموو پەیوەستە بەو ململانەی کە لە ناو هەڵبژاردنەکانی ئەمریکا دەگرێت. ئەمە وتەی سەرۆشی ئێرانیش کە دوێنێ باسی لەوە کردبێ وتارێکی دوو درێژ بوو، بەڵام جیهان لەو ڕستەیەدا هەڵوەستەی گرکە کە ئەمریکای بە برایان چوان بۆیە ئەمە سیاسەتی هەڵچەن و داکشانە، ئەمە سیاسەتی یاری پێکردنی دەمارگیریە، بەڵام لایەکەوە ڕێکەوتن ڕۆدا، لایەکەوە جەنگ و کوشتار ڕۆدا هەندێک لە لایەنی ئیسرائیلیشەوە هەروە باز لە نەتەنیاهو ئەم خۆپیشاندانە دوور و درێژانەی ئیسرائیل دەکرێت، بەڵام ئەمە موشەشی حوسیەکان کە بە موشەشی بالەسی ئێرانەکان بوو لە ئیسرائیلی کرد، بەڵام ئێمە لە قۆناغیدا هاتووە دەبینین کە دەبێتە هۆی ئەوەی کە ئەم قۆناغە تێپەڕێنێ و نەخشەیەشی تازە و نەخشەیەشی نوێ لە ناوچەکەیە دروستکە، چونکە ئیسرائیل بەردەوامە لە کوشتن و لە بڕینی فەڵەستینیەکان و خەڵک. ئیسرائیل دەیەوێت لە ڕێگەی ئەم جۆرە جەنگەوە چی بە جیهان بڵێت؟ ئیسرائیل ئەو منداڵە بەنازەکەی ئەمریکایە و هەروەها ئەو وڵاتانی دیکەش دەیانەوێت ئەم ناوچەیە و لەلایەن کۆمەڵی نێودەوڵەتی دیکەشەوە کەس ناتوانێت بیوەستێنێ یاخود کەسێ نییە حەز بکە بیوەستێنێ بێتە بەرگیری لە دەمی ئیسرائیلە. ئەم سیاسەتەی کە دەبینرێت ئەمە دەستدرێژیە بۆ سەر ئیسرائیل کە ئیسرائیل پیادەیەکە لە وێنەی کۆمەڵکوژیە لە غەزە، هەروە ڕێگریەکەیە کە نێودەوڵەتی احتراف دان بە ئیسرائیلدا بنێ بە کۆمەڵکوژی خەڵکی فەڵەستین لە غەزە. بۆیە گرنگە کە ئەمە ئیسرائیلی بێزار کردووە لێرەشدا بەرپەرزانەوەی ئیسرائیل بە ئاماژگرتنی تەل ئەبیب وە هەروە کۆمەڵێک بە ئاماژگرتنی سەرکردەکانی ئیسرائیل. ئەمە لەوە دەترسێ ئێمە لە چلەکانی پێشوو ئەمە ڕوویداوە. ئێستا ئیسرائیل دەوێت بزانێت کە چەند لە بەرەیەکی جەنگەوە هەوڵ دەدات دەواازەیە بدۆزێرێتەوە بۆ ڕاکردن بۆ ئەوەی کە لەم شەڕە ڕابکە و ئێستا لە بەرەی باکوور ئێستا کە دەکرێت بەرەی شەڕەکە لە باشووری لوبنان فراوان بکرێت، بەڵام ئیسرائیلەوە دەترسێت ترسی لێ نشتووە بۆیە و ئێستا کە کەنیسەکان و مزگەوتەکان و قوتابخانە و بنکەتە دروستەکان دەکاتە مانچ و ئەمە بەرچاوی خەڵکەوەمە ڕوو دەدات و ئێستا ئەو گەماروی لە غەزە دروست کردووە، برسی خەڵکی غەزەی برسی کردووە، هەموو ڕێکەوتنەکان و دانوسانەکانی پێشوو نێردەی نێودەوڵەتیەکان نێوەندگیرەکان کە ئیسرائیل ئەو استراتیژی جەنگەکەی لا جەنگی چەکداری و ڕووبەڕۆوە بگۆڕێت بۆ ئەم جۆرە هێرشەی کە دوێنێ ڕوویدا. نێوەندگیری میسر و قەتەریش ئەوەی کە لە تۆفانی ئەقسادا ڕوویدا لە 7 ئۆکتۆبەری ساڵی پێشوو
ئیسرائیلی زەلیل کرد خەریب و بکاتە کۆتایی خەریب و تۆفانە سەرکەوێت و بە پشتیوانی نەتەوەکانی تر بەڵام ڕەنگە زۆر بەپی پێویست دراسە نەکرابێت توێژنەی لەسەر نەکرابێت بۆیە و ئەمریکا و هەندێک دیکەش بە ئیسرائیلی بەردەوام کرد لە کوشتن و بڕین و کۆمەڵکوژیەکە بۆیە ئەمڕۆ ئێستا دەکرێت وەکو ڕۆژی تۆڵەسەر زۆر باشە کاکەمین بۆ پێیکە خۆت ئێستا لە لوبنانی تو لە بەیروتیت لە ئێستادا دۆخی ناوخۆی لوبنان چۆنە دۆخی تەندروستی ئەوێ چۆنە بۆ پێیکە دوێنێ ژمارێکی زۆری برینداری گێنراونەتە ناوەندەکانی تەندروستی جارێک کۆدەنگیەک هەیە هەتا ئەوەی کە لە ناکۆکیشیە بێت لە حیزب اللهە چکە لە دوجارە لە هەرچ بەرە و نەتەوە هۆزێ بنکە سەرۆشی حکوومەتی کاربڕەکەری نەجمیقاتی دوێنێ گەشتە بۆی کە پرسە و سەرخۆشی خۆیان ئاراستە بکەن کێشە لە بەرپرسەکانیان کوڕیشی لە دەستداوە گەورە بەرپرسانیش لەگەڵ حیزب الله هاودەنگ و هاوسۆزیش بوو و پرسیان هەبوو و کۆدەنگیەکە بوو لەسەر دڵنەواییان بەڵام ڕووداوەکە کە بووە هۆی ئەوەی کوشتن چکە ئێستا پشتیوانیەک هەیە بۆ حیزب الله دا پشتیوانێکی سیاسی و ئەمنی هەروە کۆمەڵگەیی کە حیزب الله بریندار کردووە هاوسۆزن لەگەڵ یاوە دەیان سارێ ئەمبوڵانس بۆ ئەو ناوچانە نێردراوە و شوێنەی ئەو شوێنێک لە ناوچەی جەبەلە وەزیری تەندروستی لوبنان کە گوتی ئێمە توانیمان نیوەی بەشێکی زۆری ئەو بریندارەکان چارەسەر بکەین و هەندێک جارکاوانی کەم ئەندام بوون بەهانایەوە بچن هەتا نیوە شەوی ئەم شەوی درەنگانی شەوی ڕابردوش و وڵاتانی دیکە عەرەبیش وەکو وەزیری تەندروستی گوتی ئەم هاوکاریانیان گەیاندۆ بە تایبەتی عێراقکە پاکێجێکی تەندروستی ناردۆ بۆ و هەند لە عێراقەوە و چەندین باری هاوکاری تەندروستی گەیشتۆتە بنکە تەندروستیەکان بەڵام دوچار لە تەقینەوە گەورەکەی بەندەری بەیروتە ئەوەشمان بینی بەڵام هەمان هاوسۆزن و هاوکۆکن لەسەر لوبنان سەرڕای و ڕووباری ئەو ڕووداوی کە دوێنێ لە هەمان کاتە ڕوویدا هەموو دەرگای نەخۆشخانەکان بەڕووی 3000 بریندار و حاڵەتی برینداری سەخت تاکرانەوە ئەمڕۆژ ئەم دەرگای مستەشفەکان کراوەنەوە هەندێکیان بە خوێنیان بەخشیوەتە لوبنانەکان ئێستا یەکان گیرێکی کۆمەڵایەتیە چونکە دوژمن ڕووی کردۆتە لوبنان و بووەتە دوژمنی هەمومان کە دەیانوێت لە بەشی باشووری لوبنان لوبنانەکە خاچی لوبنان داژی ئەمین ناسر نووسەر و توێژەری سیاسی لە لوبنانەوە میوانی زوم بوویت زۆر سپاس